سڵاو لێبێ سڵاو لە تۆش باشی باشی ناوی بەڕێزە نام ئەحمەدە کاگ ئەحمەد بەچیەوە سەرقاڵی کاگ ئەحمەد ئەخوێنی نەوەڵا ناخوێنی. دەچوە نەمەکەم ئەی چی ئەەکەی ها چ کارێک دەکەی وەڵا هیچ کارم نییە هیچ کارە نیە ئەی ناوە. چۆنە هاتووی بۆ ئێرە وەڵا بۆ خۆشیە بۆ کاتەوە خۆشی لەگەڵ ڕەفیقەکانت ها لەگەڵ ڕەفیقم ڕەفیقەکانت نییە بەتەنیا هاتووی خۆشە تەنهایی ها ئەرەوەڵا ئافرین ڕاستەکە تەنیایی زۆر خۆش هەنێکا زۆر خۆشە بەتەنیا پیاسە بکەی دابنیشی بیرکەیتەوە وایە ئەرەوەڵا زۆر باشە لە شت ساغ بێ شتێک خۆشمان بۆ باسەکەی کاگ ئەحمەد وەڵا هیچ نازانم ئەتەوێن پرسیارم لێ بکەیت پرسیارە لێ بکەم باشە پێت خۆشە ببیتە خاوەن خەڵەت ها ئەرەوەڵا باشە بێگومان بەرنامە مایکە سوورەکە ئەگەر وەڵامەکەش نەزانی هەر خەڵات دەکەم باشە دڵمان باشە ئێمە باشە پرسیارە لێ یەکەم دەرگاکانی دۆزەخ چەند دەرگان حەوت تۆ دەڵێ حەوت من دەڵێم حەوت تەئکیدی دەستخۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکمان بنێ بۆ ئەو کاکایە فەرموو ئەوە خەڵاتی ئێمەیە هەموو مارکە دابینی کردە هیوادارم بەدڵت بێ خوشکت هەیە لە ماڵەوە ها نەوەڵا ئەی دایک وەڵا دایکم ماوە بەڵێ دایکە ماوە دە باشە ئەوە بەرە بۆ دایکت باشە ئێ باشە زۆر خۆشحاڵ بووم سپاس. سپاس بۆ بەشداریت کاتێک خۆش خوار لەگە سپاس